44 ساڵ بەسەر شەهیدکردنیاندا تێپەڕ دەبێت. لە ڕێوڕسمی یادکردنەوەیاندا پەردە لەسەر نۆژەنکردنەوەی مۆنومنتی شەهیدانی کارەساتی هەکاری عەلی عەسکەری و دکتۆر خالید و حسێن بابەشێخ و ئیبراهیم عەزۆ لادرا. شاناز ئیبراهیم محمەد کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکی نۆژەنکردنەوەی مۆنومنتەکەی لە ئەستۆ گرتبوو. وەسا ڕەسوول لێپرسراوی مەڵبەندی پێشمەرگەی یەکێتی لە وتاری ڕێوڕسمی یادی شەهیدانی کارەساتی هەکاریدا دەڵێت دەبێت هەمیشە بە شانازیەوە یادی شەهیدانی دەستی غەدر بکەینەوە. ئەمان بوون، ئەم پێشمەرگە قارەمانانە بوون، ئەم فەرماندانە بوون سەرەتای شۆڕشیان دەست پێ کرد. ئەمانیش بوون ڕێبەرایەتیان کردین، ئەمانش بوون خوێنی خۆیان کردا چرایەک بۆ داگیرساندنی ڕۆشنکەرەوەی شۆڕشوونەی گەلەکەمان. ئەمانە شەهیدی دەستی غەدرن. کارەساتی هەکاری لە مێژووی خەباتی یەکێتیدا بە کارەساتێکی کەمەرشکێن لە قەڵام دەدرێت، چونکە لەو کارەساتەدا بە سەدان پێشمەرگە و ژمارەیەک لە سەرکردەکانی یەکێتی بەناحەق شەهید کران. ئەبێ بیر لەوە بکەینەوە ڕێبازی ئەم فەرماندانە و ڕێبازی جەنابی مام جەلال و ڕێبازی هاوڕێکانی ئەمان لە یاد نەکەین و پێشمەرگەی هەمان سەنگەر بین. بەڵێ ئەوەی عەلی عەسکەری کردی، ئەوەی حسێن بابەشێخ کردی، ئەوەی دکتۆر خالید کردی، ئەوەی نەقیب ئیبراهیم عەزۆ کردی، کەس بۆی نەکراوە و کەسیش نایکاتەوە. ئێمە شەهیدی قارەمانمان گەلێ زۆرە، گەلێ زۆرە، هەمووی شەهیدە، هەمووی خوێنی ڕشتووە، هەمووشی قارەمانە، بەڵام ئەمان سەرکردەی شۆڕشەکە بوون. دوای 3 ساڵ لە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە بەهاری ساڵی 1970 گوشارێکی توندی لەلایەن ئێران و عێراقەوە بۆ دروستکرا و ناچار کرا بەرەکانی لە نۆکانەوە بەرەو برادۆست بگوازێتەوە. کۆمیتەی سەرکردایەتیش بڕیاریدا 800 کەس کە 300 کەسیان بێچەک بوون ڕەوانەی سنوورەکانی باکووری کوردستان بکات و لەوێشەوە دەستی بەو چەکانە بگات کە لە سووریای کڕی بوو. ڕەدڵی یەکەم بە سەرکردایەتی دکتۆر خالید لە حەڤەی 4 1970 لە زەڵێوە دەرچوو بە ئاراستەی بیرکمە و سیدەکان و برادۆست، ژمارەیان 320 پێشمەرگە بوو، 150یان بێچەک بوون. ڕەتڵی دووەم بە سەرکردایەتی عەلی عەسکەری بەرەو خانە و کێلەشین و حەسارۆست بەڕێکەوت، ژمارەیان 500 پێشمەرگە بوو، 150یان بێچەک بوون. ڕەتڵی سێیەم بە سەرکردایەتی سەرۆک مام جەلال و نەوشیروان مستەفا بوو. لە حوتی 1970 هەرێکە لە عەلی عەسکەری و دکتۆر خالید سەعید و حسێن بابەشێخ لەلایەن قیادە مۆقەتەوە شەهید کران. بەهۆی ئەو کارەساتەوە گورزێکی کەمەرشکێن لە یەکێتی درا کە تا ئێستاش بە شانازیەوە یادی شەهیدانی ئەو کارەساتە دەکاتەوە. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.